عەبدولحەمید ئیبش کە کوردێکی ڕۆژئاوایە و ماوەی 2 ساڵ و 2 مانگە لە ئەڵمانیایە کاتێک خێزانەکەی و 2 منداڵەکەی لە لوبنان بەجێهێشت بەڵێنی پێدابوون بە زووترین کات بیانهێنێ بۆ ئەڵمانیا بۆ لای خۆی. عەبدولحەمید نمونەی هەزاران خەڵکی دیکەی سووریایە کە لە دوای وەرگرتنی مافی پەنابەرێتی تاکە ئاواتیان ئەوەیە خێزانەکانیان بهێنن بۆ ئەڵمانیا. صادفتني كثير مشاكل يعني بالنسبة درباري آنينا مالباتا من ده از راستي گلك پرزگريكان هاتم. يكم پرزگريك ورگرتنا موعدكيش باليوسخانه ألمانيا لبناني بو. لو ما ازنا چار مام موعدكيش باليوسخانه بكرم. ما پاسپورت جوان را پیشکش کروان جی رازی بونا خو نشان دا. از ماتمای مام. پشتی ما یکیش پیشکش کرنا پاسپورتا هفجینا من داخوازا پاسپورتا زاروکی من جی کرن. روح جيب جواز سفر لبنتك. عەبدولحەمید ڕۆژانە چەندین ئیمێل بۆ باڵوێزی ئەڵمانیا لە لوبنان دەنێرێت کە تا ئێستا هیچ وەڵامێکیان نەداوەتەوە. یەکێک لە منداڵەکانی تەنها بە وێنە باوکی دەناسێت. ئەو پیاوە 35 ساڵە ئەوەندە بێزارە هەندێک جار بیل لەوە دەکاتەوە ئەڵمانیا بەجێبێڵێت و بگەڕێتەوە بۆ لای منداڵەکانی. شەڕی چەند ساڵی سووریا ئەم باوکەی لە منداڵەکانی کرد. ئێستاش کە دەرفەتی بۆ دروست بووە بە منداڵەکانی شاد بێتەوە دووبارە یاساکان بوونەتە ڕێگری ئەو دیدارە و ئێستا بە دوای ڕێگە چارێکدا دەگەڕێت بۆ دەربازبوون لەو ڕێگریە و گەشتنەوە بە منداڵەکانی. بە هەزاران پەنابەر بەدەست ئەو چاوەڕوانیەوە دەناڵێنن. ڕێکخراوەکانی کۆچبەران هۆکاری ئەمەش بۆ پاکێکی پەنابەری دوو دەگەڕنەوە کە بەهۆیەوە بە هەزاران کۆچبەر بە تایبەتی خەڵکی سووریا ناتوانن خێزانەکانیان بهێن بۆ لای خۆیان بۆ ئەڵمانیا. Im Schnitt 16 Monate dauert. پر زحمت پنابر مالباتین خوابینن. هگر بخوازن جی اف پروسیس نزی 16 ماهان بردوام دکه. سدام آویجی اوه حکومت بریار دایا که خلک سوریه بلس لدادگاه کاروبار نوان تمام بن و تنی سال که مافی پنابری ور بگرن. ام جی بتوندی لدجی وی که درد کردن جبرکو او نکارن به پیدانا مافی پنابری جبو سال که بشینن دو مالباتین خوا. بو نمونه جی 4600 کس نزی 3500 کس مافی پنابری استاندنه. ام جی دبیشن افشاشیه که مزنه جبو نشتجی کرنه هر دم گرنگه مالبات به هفره بن. تەنها لە سەرەتای نۆمانگی ساڵی 2015دا نزیکەی 49,000 کەس داوای ویزەی کردووە بە مەبەستی هێنانی خێزانەکانیان. بەپێی ئامارەکانی فەرماگی کۆچ و کۆچبەران داواکردنی ویزەی خێزانی 6 ئەوەندەی ساڵانی پێشوو زیادی کردووە. زەختên zêde li ser balyozxaneyên Almanya li Tirkiye û Libnan hene. Me ji wezareta derve xwestiye karmendên zêdetir bişînin ji ber ku bi rastî nabe penaber ew qasçaverê bikin. Haya me ji pirsgirêkên wan hene û niha çareserî di destê wezîrê derve yê Almanyada ye. تا ئەو کێشەیە چارەسەر دەکرێت دەبێت بەسەدان خێزان لە چاڕوانی دابن تا بە یەکشاد ببنەوە. ئاڵاشاڵی ڕوودا و ئەڵمانیا